مامۆستایاناکەین کە نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردوێتەوە. ئەویش هونەرمەند و مامۆستا ناسری ڕەزازیە کە نوێترین بەرهەمی خۆی بە ناوی دەردی دووری بڵاو کردوێتەوە کە ڤیدۆکلیپەکەشی بە شێوەی زیرەکی دەستکرد دروستکرا و ئەتوانین بڵین جیاوازە لە بەرهەمەکانی دیکەی چونکە بە ژیری دەستکرد دروستکراوە. هەندێک پرسیارمان بۆ ئامادە کردو و ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سویدەوە لەگەڵمانابێت و کۆمەڵێک پرسیارمان سەبارەت بە نوێترین بەرهەمی خۆی بۆ ئامادە کردو ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانەیە. مامۆستا ناسر سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش بێت و بەرهەمی دەردی دووریت پیرۆز بێت. سڵاو لێوەی بەڕێز زۆر سپاسان دەکەم یەکدینیان سپاس لەوەی بەڕێز. زۆر سپاس بۆ تۆش مامۆستاگیان. سەرەتاش با باسێک لە بەرهەمی دەردی دووری بکەین با بزانین بۆچی لە نێو ئەم هەموو بەرهەمەیە دەردی دووریت هەڵبژارد. ئایا ئەم بەرهەمە ڕنگدانەوەی ژیانی کەسی خۆتە؟ ڕاستەکەی بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکە دەمەوە من لە ماوەیەکی ئەتوانم بڵێم لە قەزیە ژیناوە هەتاوەکو ئیستا 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 16 گۆرانی من داوەتە دەرێ. بەڵێ. یەکەمیان ژینا بوو، دوای ئەوە نیشتمان، پاشان گوڵم بۆ خۆلچێک ژینم کە نیشتمان و گوڵم بۆ خۆلچێک ژینی شاعری بەڕێز کات سەید نوقەیە لە مەهاباد. دیارە دوای باسی بەرهەمەکان هەموو بۆ دەکەم. ئاخرین بەرهەم کە ئەمە ئاخریشی نییە، دەردی دووری لەگەڵ نامەکانت. بەڵێ. لای بەڕێزی کاک شارانی قەدیمی یەکێک لە شاعرەکانی خەڵکی سنەیە کە خۆی دەمێکە شێر ئەڵێ و دەمی تشککاری هۆنداوەکانی بڵاو بۆتەوە. ویستم لێرە پێش ئەوەی کە دیسان وەڵامی ئەو دەردی دووریە بدەمەوە 9 ساڵ بەر لە ئێستا فێعلی نامەکانتی بۆ ناردم. نامەکانت ناوی کتێبەکەیە، بەڵام هۆداوایەکی تێدایە کە هەر سەرزێڕەکەی نامەکانتە. لای بەڕێزم کات نەژمەدین وڵامی خوێندیەتی، بەڵام من 9 ساڵی پێش کاکشارام هۆداوەکەی بۆ ناردم. ئاوازم لەسەر دانا، بەڵامی تر لەبەر دەیان هۆ لە کۆرۆناوە بگرەوە هەتا دەگاتە ئیستا بوان نەبوو کە تۆماری بکەم. تۆمارم کرد ئەمیش لەم ڕۆژانە دەکە دەرەوە. ئەم دەردی دووریە یەکێک لە شێعرەکانی کاک شارامە کە کاک سەعید خەڵکی کرماشانە بەداخەوە ئایستە پاشناوەکەی لەبیر چوو. ئەو ئاوازەکەی منە، شێعرەکەی کاک شارام قەدیمیە، دابەشکردنەکەش کاک سەعیدە. من ئاگام لە ئەو کلیپە نەبوو. خۆیان ویتیان ئەیکەینە کلیپێک بۆت بە حزبی دەستکرد یان ژیری دەستکرد. کاتێک کە بڵاو بۆەوە کارگوێ کوڕم کە هونەرپیشەیە لە کاری فیلمدا کار دەکات، چاوی بە کلیپەکە کەوت، وتی گۆرانیەکە گۆرانیەتی باشە، بەڵام کلیپەکەم بەدڵ نییە. نەخێر ئەو هۆنداوەیە هیچ پەیوەندیەکی بە ژیانی منەوە نییە. هۆنداوەکە پەیوەندی بە شاعرەکە خۆیەوە هەیە، کاکشارە. من هەتاوەکو ئیستا جگە لەو 15 گۆرانیە 16 تریشم بەدەستەوەیە لەگەڵ 3 ئالبۆم. ئەگەر بتوانم ڕێگەر بێ ئیسە ناوەکانیان بڵێن یان لە پرسیاری کتێبەیە دوای ناوەکانیان ئەڵ. بێگومان مامۆستاگیان دڵخۆشە بین گوێبیستی ناوی هەرێک لەو بەرهەمە یاخود ئەلبومەکان بین، بەڵام بەر لەوە بەیەکەوە لەگەڵ بینەرانە گوێبیست و بینەری بەرهەمی دەردی دووریە بین و دواتر بەرداوامە بین. باش. مامۆستاگیان بەنگت خۆش بێ، دەستە خۆش بێ، کەواتە مژدەیەکت پێداین لە کورسات مەگەزینەوە کە ئەلبومت ئەبێتەوە بەرهەمی دیکەتە بێت. ئەو سوپرایزەوە ئەو مژدەیەمان پێ بڵێ. بەڵێ بەر لە ناوی ئەلبۆمەکان من
چەندانە گۆرانین بڵاو بووەوە کە یەکێکیان بە زاراوەی کەوڕیە بەڵێ کاک فەرشاد رەسوولی لە کرماشان دابەشی کردووە ئاوازەکە ئاوازی خۆمە من سێ دانە ئالبۆم یان سێ دانە بەرهەمم ئامادەیە بەڵام هێشتا میکس و ماسترین نەکراوە بەڵێ یەکێکیان 8 جۆرانیە لە مەهاباد کات محسن کەرامەتی ئامادە کردووە بەڵام لەبەر هەندێک کێشەی ماڵی و نەبوونی سپۆنسەر ئەوە جارێک وەستانی بەڵێ بەرهەمێکی تریشم 11 ساڵە ها بەلای کات محسن حەسەنزادەوە لە بۆکان ئەویش نزیکەی 10 گۆرانیە کە گۆرانیەکان هەمووی خۆیان بەڵێ هەم هۆنراوە هەم ئاواز ئەویش دیسان هەر لەبەر ئەلبەتە ئەو کێشەی ماڵی نەماوە کێشەی ئەوەی ماوە کە ئەبێ میکس و ماسترینگ بکرێت بەڵێ لەم ماوەیەشە ئەوەندە گۆرانیم هاتە دەرێ بەڕاستی حەزیان نەکرد لای بکەنەوە بەرهەمێکی تریشم لە تاران ها بەدەست دوو براوە کاک تاوەی سپێندار و کاک کەسرای سپێندار بەڵێ ئەوانیش ئاوازەکانیان خۆیانە بەڵام شێعرەکانیان یان بڵێن شێعری گۆرانیەکان نالیە و ئاغای شێخەلی سلامیە و یەک دوو شاعری دیکە بەڵێ بەداخەوە من ئیستا لە بەردەستمدا نییە کە هەمووی بۆ باس بکەم ئەگەر حسابی بکەین بڵێن 24 ئەوە 24 گۆرانی ئامادەیە هێشتا بڵاو نەکراونەتەوە بەڵێ بەڵام تاک گۆرانیەک کاک کوهیان کە پێم وا بێ بیستان نامە شێعری کاک خالدی سامی کە بەهێدی بەناوبانگە شاعری چارێ خەمی من ناوەکەی نامە بوو بڵاو بووە نامەیەکم پێگەیشتە بۆ گوڵاوی پەرچەمن بەڵێ یەکێک لە جانترین بەرهەمەکان زۆر سپاس یەکێکیشیان ئەو گۆرانیەی کاک وەحیدە وەحید کرماشانی کە ئەویش بە زاراوەی کەوڕی وتراوە یەکێکی تریشیان مەجدونیە کات بردوو و ئەویشە خەڵکی کرماشانە ئەمانە تاک بڵاوکرانەوە یەکێکی تریشیان هەر کوردم کە ئاوازەکەی ئاوازێکی ئازەری بوو بەڵام من کورداندوومە کاتما زیاد فایق خۆراوەکەی بۆداناوە ئەویش بە ژیری دەستکرد کراوە بەڵێ دوایی من لەسەر ژیری دەستکرد سێ پشتان ئەرزەکەم بەڵێ پاشان ئەم دوو گۆرانیش کە لەم دوایانەدا کات شارام قەدیمی خۆی هەموو شتێکی گرتە ئەستۆ گۆرانیەکان بەڵام ڕاستەکەی من لەگەڵ ژیری دەستکرد یان ژیری دەستکرد یان هزری دەستکرد نیم بۆچی لەگەڵیانیت چونکە تەبیعی بێ خۆنیا بێت یانە خۆزا بێ باشترە ئینسان لیپسەنەکەی بۆ بکات یانە دەم جۆێنێتەوە پاشان باقیەکەی بە چاوەنیا و بە مەنزەرە و بە ئەو هەمووە چێ و شاخ و ڕۆبار و جوانەی کە لە کوردستان هەیە یان ئەو هەمووە ئاسارە جوانانە یان شوێنەوار جوانانە کە لە کوردستان هەیە جێبەجێ بکرێت پێم وا بێ هزری دەستکرد گەورەترین کێشەی بۆ ژەنیار گۆرانی بێژ سینەماکار دروست کردووە بەداخەوە ئەمڕۆ هەرکە هەڵەسێ بە ژیری دەستکرد شتێک دروستەکات و هیچ کەسیش بەرپرس نییە لە بەرامبەر ئەم کارەدا چونکە مەسنوعیە دەستکردە هەر لەبەرەوە هۆکارەشە بێگومان پێوترە ژیری دەستکرد بەڵام تۆ بەرهەمی دەردی دووری کە بڵاوکرایەوە بە ژیری دەستکرد دروست کرابوو بەڵام هێندە بە جوانی دروست کرابوو یعنی هەر حەزت ئەکرد تەماشای ڤیدیۆ کلیپەکەی بکەیت ینی هێشتا لەگەڵەوەی ڤیدیۆ کلیپەت بە ژیری دەستکردە بەڵام هەر لەگەڵیانیت ینی بەنیازنی لە داهاتەوە بەرهەمی دیکەت هەبێت کە بە ژیری دەستکرد ڤیدیۆ کلیپەکەی دروست کرابێت ئەگەر خۆم ئەگەر گۆرانی بێژەکە بە نسگەی لیپسن ئەگەر یانە دەبی لەگەڵ بجۆڵێتەوە پلەیبەکی بکەیت باقیەکەی بە ژیری دەستکردێت هیچ کێشە نیە
چونکە ئەو گۆرانی دەردی دووری گۆرانیەکە ژیری دەستکرد نییە، بەرەکەی ژیری دەستکرد نییە. تەنیا من قسەم لەسەر ئەوە هەیە کە بڕێجار شێوەی گۆرانی بێژەکە لە ناو کلیپەکەدا دوورە لە شێوەی ڕاستەقینەی خۆی. دەما زۆرم پێ جوانە دەستیان خۆش بێ، هەمویان کارەکانیان کارێکی باش و ڕێک و پێکە. ژیری دەستکردی شێک شتی باشتە، خەرجێکی وای نیە، مەسەفێکی وای نیە. بەڵام ئەگەر تۆ بتەوێت کلیپێکی تەواو بە کامێرێ باش جێبەجێ بکەیت تۆمار بکەیت، ئەوە لانی کەم هیچی تێنەچێت 5,000 دلار تا 10,000 دلاری تێچێت. ژیری دەستکرد ئەوە نەی ناچێت، لەوانەیە دوو وەرەقە شتێکی وای کرد. زۆر باشە. کەواتە مامۆستا ناسر بابینەوە سەر باسکردنی لە نێوان گۆرانی نیشتیمان پەروەری و شۆڕژێڕی و وەرەسەن و ئەڤینداری، کام یەک لەم بەرهەمانەی تۆ یاخود با بڵین کام لەم شێوازانە هەستەکەی زیاتر ئەچێتە نێو خەڵکیەوە، زیاتر ئەچێتە نێو گوێگرانەوە و ئەبێتە خۆشەویستی گوێگرانی هونەرمەند و مامۆستا ناسر؟ ئەمە پرسیارێکی یانپرسێکی زۆر 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 جوان. زۆر سپاس. بۆچی؟ چونکە ئێستا خەڵکی کورد وەکو جاران نەماوە، گەنجەکانمان وەکو جاران نەماوە، هەستی نەتەوایەتی باشتر بووە، خەڵکی کورد زیاتر خۆی ناسیوە. پێم وابێ دوو شت پێویستە. یەکێکی خەباتی نەتەوەیی بە هونەر، یانێ کاتەکەی کاتێکە کە پێویستە، چونکە ئێمە حەز لە شەڕ ناکەین، زمانی شەڕ نەماوە، چەک چوو، ئێستا ڕاستە چەک گرینگە بە چەکی تر شەڕ ئەکرێ و خەباتەکرێ، بەڵام ئەبێ ئێمە چەند ڕێگەیەک بگرین لەبەر. ڕێگەیەکی ئەوەیە کە بە گۆرانی نیشتیمانی کارێک بکەین کە مناڵەکانمان لاوەکانمان خۆیان بناسن، بەڵام لە پاڵیشیە گۆرانی خۆشەویستی زۆر زۆر پێویستە. چەندین کەس لە گەنجەکان پێیان وتم وتیانە فڵانە کەس ڕاستە تۆکە یەکێک لەو کەسانێک کە گۆرانی نەتەوەییان سنید و ئەوانە زۆرە، بەڵام کاتی ئەوەشە کە گۆرانی ئەوینداریش لەبیر نەکەی، گۆرانی بۆ خۆیای کوردستان لەبیر نەکەی. من حەز ئەەکەم ئائیستا دوای بەرهەمێکە بۆ گۆی زەوی، لەبەر ئەوەی کە گۆی زەوی وای لێ هاتووە ئەگەر ئاگاداری نەبن، دەوڵەتە جەرهێزەکان و بیزنسمەنە گەورەکان ئاگاداری نەبن، گۆی زەوی بەرەو کێشەی زۆر زۆر گەورە دەڕوە. پێم وابێ هەمووی پێویستە چ گۆرانی دڵداری بێ، خۆشەویستی بێ، بۆ تەبیعەتی کوردستان بێ، بۆ ڕزگاربوونی نەتەوەی کورد بێت، بە تایبەت بۆ ئەو جیلە کە ئەبێ وڵاتەکەی خۆیانیان خۆش بێ، زمانی دایکی خۆیان بناسن، حەیوان ئازار ئاژەڵ ئازار نەبن، دار نەشکێننەوە، شینە و سەد و ئاژەڵەکانی تر نەکوژن، ڕێزیان لێ بگرن. پێم وابێ هەموویان پێویستە ئەگەر ئینسان بتوانێت ڕاستی هۆنداوای باش و ڕێکوپێکی بۆ ئامادەکان، چونکە هۆنداوای گۆرانی لەگەڵ شعری شاعر فەرقەکە. ئەمانە بڕێکیان دیری کرد، بەستان. کەواتە مامۆستا گیان کۆتا پرسیارم بۆ تۆ ئەوە بێت سەبارەت بە نەوەی نوێ، پەیوەندی نێوان هونەری ڕەسەن و لەگەڵ نەوەی نوێ لە ئێستایا لەکوێ ئەبینیت؟ وڵڵا بەداخەوە زۆر باش نییە، ڕاست و ڕەوان پێتان بڵێم جیاواز بە ئێوە نا، چەند تەلەڤیزیۆنەکەی بەڕاستی ئینسانە بێ زۆر بە گرینگەوە چاویان لێ بکات بۆ مەسەلەی خزمەت بە زمانی کوردیوانە قوچات یەکێک لەو تەلەڤیزیۆنانەیە، بۆ مەسەلەی سیاسەت و دوور لە تەفریح ڕوودا و کاناڵ هەشت و 24 و ئەمانە زۆر زۆر لە تەلەڤیزیۆنانە گرینگن، چونکە نەوەی ئەمڕۆ تازە زۆر کەمبیە لە مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا محەممەدی مانگێ و مامۆستا عەلی مەردان و گۆرانی بەژە کلاسیکتانە نەگەن. ئێمە ئەبێ کارێکەکەین، ئەنابێ کارێکەکەین کە موزیکی کوردی چێکەوت بە موزیکی تازەی غەربی بکەین، چونکە ڕاستە گۆرانی کوردی بەشی سۆرانی ئەوانەی کە شارەزای موزیکن
ڕۆپی موزیکی زۆرە بەڵام زازاکی هەورانی و نوڕی و شەبەک و ئەمانە چونکە ڕۆپ کەمە لە ناوە گۆرانیەکانیاندا ئەتوانین ئەم گۆرانیانە کەسانی شارەزای وەک مامۆستا زبێر حسێن، مامۆستا زبێر خۆشنەوە، مامۆستا گۆرانکانی، مامۆستا کاوای شێخ، زۆر کەسی تر مامۆستا ناو زۆر بێنم ئەڵێن بەداخەوە ناوی فڵانەکەم چینێنە بەڵام زۆر کەسمان هەیە ئێمە لە کوردستاندا بە تایبەت لە سلێمانی چونکە سلێمانی کۆیە یەکێک لە دامەزرێنەرانی پایەی موزیکی کوردین لە کوردستاندا یەکەمین شار سلێمانی ئەوسا کۆیە پاش ئەوان شارەکانی دیکە من پێم وایە یانجی ئەمڕۆ پێویستی بە شتی نوێیە دنیا گۆڕاوە دنیا وەکو جاران نەماوە هەموو شتێک گۆڕاوە دۆسایەتی نەماوە برایەتی نەماوە بنەماڵە زۆر کێشەی زۆرە جیاوابوونی ژنومێر نازانین کێشەی گەنجەکان خۆیان زۆر گەنجمان هەیە کە لیسانسیان گرتووە دکتۆرایان گرتووە نازانم هێشتا بێکارن هیچ شارێکیان نییە شتێک کە پەنای پێ ئەبەن لە ئەمڕۆوە موزیکە موزیکی ئێمە هەرچەند کاری زۆر باشی تێدا کراوە بەڵام بەداخەوە کاری خراپیشی زۆرە چونکە لێژنە نییە دەستێ خۆش بێ مامۆستای گیان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆی کە کاتی خۆ بە ئێمە بەخشی جێگەی شانازیت هیوادارین هەر هەبیت زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ تۆش دووبارە